كاتك وفاتي كرلنا وأم ميدانا عالمي إسلامي زور غنبار بو كنيسة كان همو زنجي خوشيان ليدا نجاتي أنبو لسليماني قانوني لفكر عقلي قوري ولحضارتي قوري كاتك هنانا وبرو إسلام بول كويسيان بينجن وسطي كردبو كقبريكي زور قوري بو بكنن وتابوتيكي زور قوري دانابو أم تابوتج لبنايا بنجن صندوقيكي زور قوري زانەکانیان کۆ کردەوە زانەکەوتیان لەوە چێ ماڵ و سەرۆت و سامانی تیا بە دروست نییە ئەمە قسەیان لەگەڵ شێخ الئیسلام ئەبوو سعودا کرد ئەبوو سعود بڕیاریدا بە هەڵوەشانەوەی بزان چی تایە کە کردیانەوە سەریان کرد پڕە لە نامە ئەو زانایانەی کە فتوایان بۆ دایەوە بۆ قانونەکان ئیمزای هەر هەمویانی تایە و ناوەکانی تایە و تۆمار کراوە هەر هەمووی پێچاوەتەوە لەوێ لەگەڵ وەسەدنامەیەکە خوایان من هەموو ئەم قانونانەم لەسەر قسەی زانایان داناوە بۆی گوناهبار نەبوو وەسەدنامەی بەشێکی تری وەسەدنامە هەموو بیسووتانە کە وەسەتی کرد کە هەردوو دەسیت بێنە دەرەوە بۆی خەڵک بزانێ مەلیکەکانیش کە ئەڕۆن هیچ لەگەڵ خۆیانە نەبوو